لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەم بۆ کرد کە سەبارەت بە کاری دەستی ئەمڕۆ میوانێکمان لەگەڵا بێت. جا ئەو کارە دەستەیە کە ئەم بەیانێ باسی لێوەکەین دروستکردنی مۆمە. بۆ مۆم ڕەنگە بڵێن ئێستا لەم جیهانەی کە پڕە لە جۆرەها ڕووناکی و ئەو بابەتانەی کە ئەتوانین ڕووناکی لێوە وەربگرین لە هەر گڵۆپ و سورەیا لوسترێک کە هەیە ئیتر مۆم چه زەڕورەتێکی هەیە، بەڵام نە ئەمە کەرەستێکی زۆر کۆنا کە لە مێژە ماوەتەوە ئێستا لە مەحفلە ئەوینداریەکان لە کاتێکا کە کەسێک بێوێت خۆی ڕیلاکس کاتەوە میدیتیشن بکات بۆنێکی خۆشی هەیە و زیاتریش هەرچەند ئەم پیشەی پیاوان بووە لە سەرەتا بەڵام ئێستا خانمان زۆر ڕویان تێ کردووە و مۆم دروستەکەن. بۆم بەبەستا هەڵاڵا ئیبراهیمی کارساز و دەستڕەنگین لەگەڵمانە بێت و گفتوگوی زیاتر لەسەر دروستکردنی ئەم کارە دەستی جواناکەین. بەخێر هاتی خات و هەڵاڵە. بەیانێکی پڕ لە جوانیت بۆ خوازم. دروستکردنی جا پێشەوەی کە تۆ ئەو بابەتانت لەوێ دانار خواخوام بوو زوو بیتە ئێرە و بێنە بەردەستی من بیان بینم. زۆر کارەکان ناوازە و جوانن لە نزیکەوە بینین یان زۆر چێژێکی تایبەتی هەیە. خات و هەڵاڵە دروستکردنی مۆم وەک ئاماژەم پێکرد ڕەنگە ئێستا خەڵکێک بڵێ بۆ مۆمێستا چه زەڕورەتێکی هەیە، بەڵام ئێمەی خانمان نەزانین کە چه ئارامیەکە بەخشێ بە ئێمە و چەند جوانە. دروستکردنی ئەم جۆرە مۆمانە تا چەند کارێکی سەختە، ئاسانە، سەختە، کەرەستەکانی بەردەستن چۆنە؟ سلااو ڕێزم هەیە بۆ بەڕێست و بۆ بەرنامە جوانەکەتان. زۆر زۆر سپاس وەکەم بۆی کە بانگێشتان کردم بۆ بەرنمەیە. مۆم خۆی شتێکی سروشتیە بەڕاستی بۆ ماڵێ هەم شتێکی زۆر زۆر جوانە، هەم ئەوەی کە ئێستا ئێمە لێرە خۆمان دروستیەکەین بۆنی خۆشە دەماڵە بۆنی دەگەڕێت. یعنی بەخصوص بۆ خاتونیانێک کە ئێستا دەماڵەتدانا شی و ساز دەکەن و دایان هەیە بۆنی ماڵەکەیان خۆش بێ لە پڕێک میوان دێ ئەتوانێت بۆنێک پێ بکات بۆنی ماڵەکەی تاو هەم بۆنی شیوەکە لە بین دەچێت هەم بۆنی ماڵەکەی خۆش دەکات هەم ڕازاوەشە بەڕاستی. بۆیەش ئێستا کە ئێمە لێرە خۆمان ئەو شتانە دروست دەکەین، قالبەکانی من خۆم سلیکۆنە، قالبەکانی شێر خۆم دروستیەکەم وەکو بڵیت لە تۆ ئێمە ئەچینە بازارە ئەبینین ئەکسسوارێکی جوانە بینم دەیهێنمەوە بە سلیکۆنی تایبەتی خۆی هەیە هەڵبەتە نە هەموو سلیکۆنێک قالبەکەی دروست دەکەم کە قالبەکەم دروستکە ئەو زادێنم مۆمیان سرامیکی لێ دروست دەکەم. زۆر چاکە. ئەنجا خەت و هەڵاڵە باسیەوەت کرد کە بۆنیان هەیە خۆش عەترن خۆش بوون. ئەو کەرەستەی کە بەکاریەهێنی بۆ ناو مۆمەکە کە بۆنێکی خۆش دروست بکات هەوڵ ئەدەن کە ئەو بابەتانە بن کە بۆ لەگەڵ تەندروستیا ڕێکەکەون. سەتاسەد ئەمە لە بۆنی تەبیعی ئیسفادە دەکەین، یعنی شتێک کە ئەلکۆڵێک یان شتێکی شیمیایی دەگەڵدابێ ئیسفادەی لە ناکەین، بەکاری ناهێنین ئەسڵەن. زیاتر دەگەڕێنەوە کە خۆشی مۆم چونگینێت چەورایەکی هەیە بە هیچ شێوە ناتوانێت شتێکی تێکەڵکەی بۆنێکی تێکەڵکەی کە ئەلکۆڵی دەگەڵدا بێت. بۆیە دەگەڕێن شتێکی تەبیعی، ینی بۆنی گوڵی تەبیعی یا دارچینی تەبیعی یا قاوەی تەبیعی. بەڵێ من ئەوەندەم پێجوان بووم کە هێنات کە هاوکارانم دایان ئەگرسانم و دەستی لێمە دەندای مەگرسێنن با نەتوێتەوە. ئەوەندەم پێجوانە. چه کارێکی خۆتت ئەوەندە پێجوان بۆ دڵت نەهاتۆ دایگرسێنی؟ وەڵا خۆم بەڕاستی وەشتیوە یان ئەوە منم کە یەکەم جارە بڵین نا من حەز پێ دەکەم هەڵیکەم بۆنەکەی ینی من کە ئێستا کوونە دوکانم هەیە لە دووڕە نەفەرەکە دێ بەس بە دوی بۆنەکەیدا دێ دوایی ڕەنگەکە دەبینێت کە دێ دەڵە بۆنە خۆشەی سێ دەڵە مێ و مۆمانەیە. جا دروستکردنی ئەو قاڵبانە ئێستا ئەمەیان نیشانە لە خۆشەویستی کەس. ئەو قاڵبانی کە بەکاریانەهێنی بۆ سیلیکۆن بۆی کە مۆمەکەی تێبکەی هەوڵە دەیت کە چۆنەڵێت گزارش لە شتێکی ناخی خۆت بکات یان لەسەر داوای خەڵک ئەگەر گزارش ئەگەر شتێکەکەن لە گزارش بکات لە چی حەزەکەی لە چی گزارش بکات؟ من بۆ ئەوەی کە زیاتر لەسەر داوا خەڵک ساز دەکەین حتا لەسەر ڕنگ. ئێستا کەوەکو دەبینی بە ڕەش و گۆڵد خۆ هەم کەس ڕەش و گۆڵدی ناوێت بەس هەیە بە پێی ماڵەکەی خۆی
ئێستا دەی سێری ئێرە دەکەیت و حەز دەکەی شتێک دروستکەیت بە پێی ڕەنگی ئێرە بگونجێت لەگەڵ ئێرە بگونجێت جیاوازێکی وای نەبێت ئەمە بۆ پێی دروست دەکەین توت داوایەکە تەبێ ئەو داواکاری دروست دەکەین بەڵام ئەو شتانێک کە خۆمان زیاتر دروستیەکەین و دایدێنین بێوەی کە مشتری داوای کردبێ یا کەسێک پێی کودبین زیاتر لەسەر گوڵ و لەسەر خۆشەویستی ساز دەکەین ئێمە ئەو خۆشەویستی هەمیشاڵەن بۆ یەکتری ئەتوێنەوە ئەمە قسەیەکە دوو خۆشەویست و ئەوینداڵێ بۆ وەک مۆم بۆ ڕێک ئەتۆ ئەتوانی بۆنەیەک شتێک کە دەبێت مۆمێک پێشکەشکەیت فەرق ناکات تەرەفەکە کامیلای بێت مۆمێک پێشکەشکەی ئەو مۆمەکە بەڵام دی قەولی لێ بستەنە پێی بکات نەهەرکی داینی سەیریکە کە داینە سەریکە هەر ناتوێتەوە بەگوێی لێ دەکات و قەت بۆ من ناتوێەوە تەواو اینجا قەت و هەڵاڵە ئەو مۆمی کە ئەتوێتەوە دووبارە باسازیە کرێتەوە ئەتوانی دیسانە بەکاری بێنیتەوە هەروەش ئەکەن ئەمن بە زۆربەی ئەو هاوڕێیانی کە دێنە لای من ئەشیای دەبن پیانەڵم دەڵام ئەتوانن مۆمەکانتان فرێمەدەن ئێمە ئەو مۆمە هەر دەکردنەوە یانی هەر لە خودی ئەو وڵاتی سین کە مۆم دێتە دەرێ و دەدرێتە دەرێ خۆی لە ڕەشایی و نەفت و شت دێتە دەرێ و خاوێن دەکرێتەوە و دەدرێتە دەرێ ئێمە ژڕێک هەر ئەو ئیشە لە نەخۆمانەکەین بەڵام یەکشتی جیاوازی هەیە هەموو ڕەنگێکێ توانین لێدێن ئیلاسپی ئیلاسپی یا ئێستا ئەو سپیە چییە؟ هەر سپیە مۆم خۆی سپیە باشە ئێمە دێنین ڕەنگی سپیشی لێ دەدەین باشە بەڵام تۆ کە پێی دەکەیت دووکەڵێکی ڕەش تێکەڵی دووکەڵەکە یو فتیلەیەکە لەگەڵێتی تێکەڵی دەبێت ناتوانین دووبارە بۆت بکەینەوە ڕژە توانین بیکەینە بێیجی دەتوانین بیکەینە هەر ڕەنگێکی دیکە یا حتا بۆنی دیکەت بۆ زیادکەین بۆنەکەت بۆ بگۆڕین بەس ڕەنگی سپید ناتوانین تەحویل دێنەوە خات و هەڵاڵە هەوڵی ئەوە داوە کە لە کارەکاندا مۆرکی کوردایەتی پێوە دیار بێ بۆ نمونە شتە دروست بکەی کە ئەمە مۆرکی کوردایەتی پێوەیە بەڕاستی داوای قالبێکم کردو لە ڕۆژهەڵات کە ژنە لێرە بۆ سەرەیە بەس ئەوەی هەیە بڵێن زامانە وشتی لەسرە شەدەی بەستۆ و گوڵنگەکانی هاتە خوارێ ئەوە کوتم تەنیا قالبێکی کە دڵم پێوەیەتی هەدەقە لە نێو هەموو قالبانەدا کوردێکیان لە نێو من سێرم کرد شتەکانمان دڵنیام لە دەستڕەنگی ئێوە بەڵێ بەڵام ڕەنگە ئێستا لە ناو ئەم کارانیانە بێت اینجا ئەم کارە وەک سەرەتا ئاماژەم پێکرد لە سەردەمانی کۆن هەوڵی ئەوە دراوەکە دروستکردنی مۆم و دروستکردنی ڕووناکیار پیاو هەستاوە بۆ کارە ئەنجامی داوە و ئیلا و کەسانی کە ئەشراف زادە بوو نەتوانیانە مۆمیان هەبێ لوستریان هەبێ ڕووناکیان هەبێ هەموو ماڵێک نەیبووە ئێستا چۆنەی بینی کە ئەوە وەرگەڕاوە بابەتەکە هاتۆتە لای خانمان ئێستا زیاتر خانمان خەریکی ئەو کارن بۆ بەڕاستی ئێستا بە پێی بڵێن ژیانی ئێستا ژیانەکە زەحمەت بۆ پیاوان دانانیشن کاتی خۆیان بۆ شتانە تەرخانکەن جا سەلیقەی شێوێ ئەمەی خانمان سەلیقەمان زۆرە بەڕاستی پیاو تااقەت و حوسلەی وەی نییە مەگیم ئەو پیاوە خۆیان وێنە کێش بێت یان کاری هوەری بکات ئەتوانە دانیشە لەگەڵ شتی وە زۆڵقی بداتیە و خەریک بێت بەڵام پیاوێک کە کاسبکار بێت ناتوانە دانیشە و ئیشە بکات هەڵبەتە کە من وا ئەڵێم مانایەوە نییە کە پیاوان سەلیقەیەکی جوانیانە بەڵام ئێمە خانمان وردبینترین سەلیقەیەکی زیاتر بەکارێنین ئەو ڕەنگە جوانانە کە بەکارهێنی هەڵبەت لە دیزایانی ماڵ و ئەوانە هەوڵەدەی نزیکی بخەیتەوە بۆ ئۆفیس و شت جیاوازی هەیە مۆمێک لەگەڵ مۆمی ماڵۆ چییە جیاوازی بۆ ئۆفیس زیاتر هەوڵ دەدەین هەمانە قالب من نەمتوانی هەموو قالبەکان یا هەموو ئەشیاکان بێنمە ئێرە بە پێی ئیشەکە بڕێکم هەڵبژارد و لەگەڵە خۆم هێنا بەڵام هەیە بۆ ئۆفیس هەیە هەم ئیوا هەیە حەز دەکا بەس قالبێکی ڕوخساری پیاو بێت قیافەی پیاو بێت هەمانە شتیوە هەم بە قالبی سیلیکۆن هەمانە هەم بە مۆم هەمانە بۆیە بۆ ئۆفیس بۆ هەموو شوۆنێکی تایبەت بەخۆی هەموو شتێکمان هەیە بەڵێ جاخات و هەڵاڵایمە دەست خۆشیت لێکین هەمیشە وتومانە پرۆگرامی بەیانی 24 سەکۆیەکە بۆ هەر خانمێک بۆ هەر بەڕێزێک بۆ هەر کەسێکی بەڕێز کە بینەری پرۆگرامی ئێمەیە کارێکی دەستیەکات ئەوە ئەتوانێت لەم سەکۆیەوە بهێنین بۆ ئێرە گفتوگۆ لەسەر کارەکانی بکەین
و ئێمە بەم شێوەیە پاڵپشتی ئێوە بین بۆ ئەوەی کە دەستی کار لە ناو ناوخۆی خۆمانە زۆر زیاتر بێ بەوانەی کە هونەرمەندن وەکو خات و هەڵاڵە ئیبراهیمی هونەرەکان زیاتر پەرە پێ بدەن. ئمە سپاس دەکەین ئەم بەیانی هەم بۆنی ئێرەت خۆش کرد ئەم سەرمێزەکەمانت ڕازاوە کرد دووبارە سپاس بۆ جەناب. سپاس بۆ ئێوە بۆ بەرنامە جوانەکەتان دەستەکان و خۆش بە هەر بژین زۆر سپاس.